40 ڕۆژ جەنگ و زیاتر لە 2 مانگ ئاگربەست دوجار ڕێکەوتن ئاوی کرد بەسەر گرژەکانی نێوان ئەمریکا و ئێراندا. چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان بە گرنگیەوە لە قۆناغەکە دەڕوانن و دەڵێن ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دۆخی سیاسی و ئابووری و ئەمنی ناوچەکە و هەرێمیش دەبێت. دەکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم هۆیەوە پێ بنێتە قۆناغی سەقامگیریەوە. ئێران بەڕێی من تەحویل ببێت لە دەوڵەتی شۆڕشەوە بە دەوڵەتی نەتەوە ئەو کاتە ینی کاریگەریی زۆر گەورەیە بێت لەسەر ئاساییکردنەوەی دۆخی مەنتیقەکە و لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان شیعە و سونە، چونکە پێمان بیرمان نەچێ ئەم مەنتیقەیە کە ئیسراحەتی نەکردووە 12 سەدەیە پەیوەندی یەک بە یەک خاڵەوە هەیە، وشەوەیە کە شیعەکان پیان وایە بە لە ناوبردننی سونەکان دنیای ئیسلام و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسوودە بێ و پێچەوانەشەوە سونەکان و دەوڵەتە سونەکان پیان وایە بە لە ناوبردننی شیعە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئیسراحەتەکە. ئەوان ڕایان وایە هەرێم لە نێو ئاگری جەنگێکا سوتاکە هی ئەو نەبوو، بەڵام دەکرێت ڕێکەوتن دۆخی ئەمنی و سیاسی و ئابوووریەکەی بگەڕێنێتەوە دۆخی ئاسایی و چارەسەری بەشێک لە کێشەکانیشی بە تایبەت لەگەڵ حکوومەتی ناوەند بکات. بەدڵنیای دانوستان ئەگەر ئەمە بێت کە بەو ئاراستەیە بڕوات کە سەقامگیریەکی اقتصادی، سەقامگیریەکی ئەمنی، سەقامگیریەکی سیاسی بۆ ناوچەکە بخاتەوە بەدڵنیای و کاریگەری زۆر باشیە بێت. ئێمە بەو شێوە فراوان سەیری شەڕەکەکەین کە شەڕەکە ڕەنگە پێویستیە بێ بۆ قۆناغی جیاواز، ڕەنگە بەشێک بوو بێ لە ڕاستکردنەوەی کۆمەڵی هەڵی گەورەکە 47 ساڵە 50 ساڵە لاوچەکەیە هەن، ینی بۆ نمونە زۆر جار کەوتنی دیکتاتۆرەکان زەرەری گەورەی لێ ناکەوێتەوە. ڕێکەوتن بۆتە گفتوگۆی هاوڵاتیان، ئەوان داوای ئاشتی دەکەن، دەڵێن لەژێر ئەو چەترەدا هەست بە پارێزراوی دەکەن. لە هەش شوێنەکە ئاشتی هەبێت خۆشی بەرقەرارە، بەڵام پێچوانەکەی خراپە. هەش شتێ لە هەش وڵاتێکە دوو وڵاتی زیلێزار ڕووبات وەکو هەرێمی کوردستان هەموو شتەکان لەسەر هەرێمی و هاوڵاتیان قورسە بێت. لەلایەکی تر ئاگربەست گەرمی خستووەتە بازار، بە تایبەت بازاری درا و کانجاکان، بۆیە پێشوازی لێ دەکرێت. ئەم دانیشتانەکەیکەن لە پێناوی ئاشتیایکەن، ئەمە بۆ ئێمە سەرفرازی و ڕووسوی ئێنێت بۆ ئەم وڵاتە، ئەمە اقتصاددا بەزێنێت دڵخۆشکەرە موچە لە کاتی خوایە حتا لە سەوزەواتەوە تا کەلوپەل هەمووی نرخەکەی هەرزان ئەبێدا ئابزێ ئەکەواتە میلەت چێوێ. وێڕایی مانەوەی کۆمەڵێک دۆسی هەڵواسراو لە نێوان هەردوو وڵات لە ناوچەکەدا، بەڵام چەسپاندنی خاڵەکانی ڕێکەوتن و بەردەوامیەکەی هێشتا لە گرنگترین فاکتەرەکانی سەقامگیرین لەسەر ئایندەی ناوچەکە. نورکەری دەنگی ئەمریکا، سلێمانی.